Gotta get a juicer. Gotta drink juice. Lose weight. Won't get chest pain from answering the phone anymore. Please don't tell the supervisor I have the flu. I've been working with a shattered pelvis for 3 weeks. Hey, Dad, this came for you in the mail. Woohoo! ئەو دیمەنانەی بینیتان بەشێک بوو لاڵقەیەکی زنجیرە فیلم کارتۆنی سیمپسۆنەکان کە 27 ساڵ پێش ئێستا پێشبینی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای کردووە. فیلم کارتۆنەکە لە پێشبینیکردن بۆ چاودێریکردنی ئاژانسی هاوڵگری ئەمریکا لەسەر خەڵکی وڵاتەکەی خۆی بۆ پێشبینیکردنی هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی لە سووریا هەروەها بوونی دۆناڵد ترەمپ بە سەرۆکی ئەمریکاوە دەستی پێکردووە و نوێترین پێشبینیش بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایە کە میدیاکان ئێستا بە گەرمی باسی یەکەن و دەنگدانەوەی هەیە. چیرۆکەکە بە شێوەیەکە ساڵی 1993 لە یەکێک لە زنجیرەکانی فیلم کارتۆنی سیمپسۆنەکان نەخۆشیەک لە ئەمریکا بڵاوە بێتەوە بە ناوی ئۆسکافلو. تا ئێرە ئاساییە، بەڵام ئەوەی نائاسایی ئەوەیە ئەو نەخۆشیەی سیمپسۆنەکان باسیەکەن لە ژاپۆنەوە گواستراوەتەوە ئەمریکا. هەمان ئەو دۆخی ئێستا کە نەخۆشی کۆرۆنا لە چینەوە گواسترایەوە بۆ وڵاتانی دیکەی جیهان. لەو زنجیرەی سیمپسۆنەکان دوو کارمەندی کارگەیەک لە ژاپۆن ڕشانەوەکەیان ئەکەنە نێو کارتۆنێکەوە و ئەینێرن بۆ ئەمریکا. پاشان نەخۆشیەکە گوازرێتەوە و بە نێو خەڵکی ئەمریکا بڵاوە بێتەوە. ئەوە یەکەم پێشبینی سیمپسۆنەکان نییە کە نزیکە لەو ڕووداوەی ئێستا لە جیاندا ڕوویداوە، بەڵکو زیاتر لەوە ساڵی 2009 لە یەکێک لە زنجیرەکانی سیمپسۆنەکان فڕۆکەوانێکی ئەمریکی بۆمبێک بەسەر وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵ ئەداتە خوارەوە. کاتێک بۆمبەکە ئەگاتە سەرزەوی ئۆتۆمبیلێگە بینین کاڵایەکی پێوێ. بە دیاریکراوی 3 ساڵ دواتر شۆڕشی سووریا و شەڕی نێوخۆیی ئەو وڵاتە ڕوویدا کە ئۆپۆزیسیۆنی سووریا هەمان ئەو ئاڵایان کردە ئاڵای فەرمی خۆیان لە زنجیرەکەی سیمپسۆن دەرکەوت. یەکێک لە دیارترین پێشبینیەکانی سیمپسۆنەکان کە زیاتر لە 20 ساڵ پێش ئێستا پێشبینیان کرد ئەوەیە خانمێک بۆ یەکەم جار ئەبێتە سەرۆکی ئەمریکا لە وتارێکدا لە کۆشکی سپی بەتیمەکەی ئەڵێت ترامپ کە پێش من سەرۆکی ئەمریکا بوو هۆکاری خراپبوونی دۆخی ئابووری ئەمریکا بووە. ئەو کات ناوهێنانی کەسێک بە ناوی ترامپ لەو زنجیرە فیلم کارتۆنەدا ڕەنگە ئاسایی تێپەڕبوو بێت، بەڵام ئەو پێشبینیە بۆ ڕاستی و دواتر ئەمریکا سەرۆکێکی بەخۆیەوە بینی کە ناوی دۆناڵد ترەمپ.